بازين أربكانش أنا بشج أو أخوي أواش هربها ماشي أواش هرب إيش وانا أواش شيء شيء بێگومان ئەوەی کە بەلێبەرەتی ناحێشی دەکان لەم هۆڵەدا وەکو بێ نمایشێکی کە ئەوە کەلتور و کەلەپوری مێژوو شارستانی دەڤەری برادۆستە بێگومان دەبووایە نەک ئێستا دەبووایە 10 ساڵ پێش ئێستا ئیشی بۆ کرابە کە بتوانێت ئەو کەلتور و کەلەپورەی کە دەڤەری برادۆست کە ئەو مێژووە گەورەی کە هەیەی بتوانین لە هۆڵێک نەکوەکو بێ مۆزەخانەیەکی زۆر گەورەی بۆ دروست بکرێتن لێ کە بتوانانی کە نمایش بکرێت و هەم ئێستا کە ئەو خەڵکانێک کە دێن سەردانی ئێراکان دەزانن کە بە سیمای دیاربوونی ئەو نەو ئەشتانەی کە لێرە هەیە دەزانن کە ئەو دەڤەری برادۆست خاوەن شارستانێکی زۆر کۆنی هەبووە. گر ام بینه برینو که چوا خلکی متایگان دوی گشته بلکی و ساتی گشت بیتن که لعبه که شرانگیزه بلکی ویدو ماهی که پتر خلک و مجتمع گشت که انسان بشیتن یاری برگیری بگیتن تایبت یاری وکی تایگان دوی پتر صبر و تحمل و هدوء آوی و اتمال آوی دال الدروی الگل خلکی الجمال الگل خزم و دوست و برادره انسان گلک گلک هاده تلیتت و صبر و تحمل تر و هدار تلیتن وقتی هزار که دید بوجه آکره من فید بما پولوانه که وقتی بروسلی به طایبتی سپاسیا برای خود گل با به خود کم که گل کاری من بوینه و من فید نزنا و بطول عالمه بو آکره بینه بو کردستانش. الكامبا تشمشكو الزاخو هذا بجارة دوية غازتة دابشكرن السر آورات كامبا ما جارة إيكل همها 11 200 لتر غازات ورگرتين و في مهجي بيجن وجبات دوية شلاي ركرا وقنديل ويو انش سي آره و هر خزانه که ناف کمپی دا 100 لتر غازل سرهاتین دابشکرن والله غاز اگر غازي نما والله دبارك مال فيدرين ابي ترى سيدي يعني انه هذا بمدى 100 لتر داينما يعني هكا هو برف بيننا تشيرا ما شقد ترى مو دسبعنا كان راسله